کامەران حاج عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر کێشە و گرفتەکانی بەشێک لە گەڕەکەکانی شاری هەولێر کە چەندین ساڵە بناغەیان لێداوە و خانوویان دروست کردووە، بەڵام تاوەکو ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان خزمەتگوزاریەکی ئەوتۆی پێشکەش نەکردوون. بەشێکیان دەڵێن زیاتر لە 10 ساڵە ئێمە لە گەڕەکێک دەژین کەچی تاوەکو ئێستا حکوومەت هەڵنەستاوە بەکردنەوەی قوتابخانە و منداڵەکانمان بێبەشن لە خوێندن. ئێمە هەوڵ دەدەین بزانین کێشە و گرفتی ئەو خەڵکانە چییە وە تەواوی ئەو گەڕەکانی کە لە شاری هەولێر هەوڵ دەدەین بەپێی کات بزانین کێشە و گرفتەکانیان چییە و لەگەڵ بەرپرسانیش کێشەکانیان تاوتێ بکەین. سڵاو دەبێ، سڵاو لە هەمووتان. دەمەوێت بزانم ئێوە ینی بانگەوازتان کرد، داواتان کرد بە دوواداچوون بۆ کێشەتان بکەین. کێشەتان چییە؟ مەکتەب قوتابخانەمان نییە، ڕێگاوبان نییە، مەزرایەکانش ببین هەمووی عنی لە بەبوونی ناوێ. باشە تۆ یەکەم شت قوتابخانە بەڕاست پێم بڵێ ینی منداڵەکانی ئێوە لە خوێندن بێبەش بوون؟ وڵا دەبی پاسیانەوە بگرین. پاسیان؟ ئارێ وڵا پاسیانەوە بگرین. پاسیان؟ ئارێ پاسیان دستانان ژیان نییە لێرە بەڕاستی. ینی ئێستا لێرە هەموو منداڵەکانی ئێوە لە ڕێگای پاسەوە؟ لە ڕێگای پاس دەستنە دووسەرێک. کەس بێبەش بووە؟ وڵای زۆر کەس هەیە، وڵا ماری بار کردیا توانای نییە کرێ پاس بداتن. باشە چەند دەبێت؟ 300 ماڵ دەبێت؟ 300 ماڵ بگرە زیاتریش. کەوای ئەگەر 300 ماڵ بێ هەر ماڵی دوو منداڵی هەبێ 600 منداڵ بێبەشە لە خوێندن. لە خوێندن دوورە لە قوتابخانە. نازانم لەکوێوە باسکەین باسی چ بکەین. باشە مەعانەتەکانمان زۆرن. باسی کە فەرمەوە مایک بزانین چییە؟ مەعانەت یەک لەوانە مەزرایەکانمان ئەوی کراوە بۆ ماکراوە بە سەقەتی کراوە. چەند ساڵ بەر لە ئێستا کراوەوە؟ ئەوە 2 ساڵە لە مێژە کرایە 2 سال ئەوی قەپاقەکانیان بۆ دانا قەپاق هەمووی برندە خانەکانیان کوشتیە ئەوە یەک ڕێگاومانەکان وەڵی هاتوومان پێ ناکرێت ئێستا بچینە جادەکەی زەڕۆر چییە بۆ ئێوە بکرێت ئێستا بۆ نمونە حکوومەت جێ لە ئێوەیە ئەو منداڵە جوانانە ڕێوبان دەست پێ بگرێت. چەند ساڵە لێرەنە؟ ئەوە 3 ساڵ هەست. گەڕێکی تاجیلی نوێ جەرگی هەولێرە گەڕەی تعجیلی نوێ ناو جەرگی هەولێری ئەوە قەرەبووی پێدەگوت ئەمەیان فرەداتە چێنێری ئەو خەڵکەش کاکامەران بۆ خودای دستانان هەموو بە پێی لالۆنیان لە پێ دەکەن و دەڕۆن ئەوجا هەیە ئەو نعبینەی دووسەری دەچی غێر وەچووی دەستە مەکتەبێش دەبی لالۆن لە پێ بچێ هەیە ئیمکانەتی نییە پاسی ینی منداڵەکانی ئێوە خۆتان لایلۆن لە پێ دەکەن ئەوجا هەیە ئیمکانەتی هەیە پاسی لۆ دەگری هەیە ئیمکانەتی نییە. مەسەلەکە بەو شێوەیە. بەڕاستی زۆر ناڕزاییمان هەیە، کەم کوڕیمان زۆرە. بۆ نمونە ئێستا کە لێرە 300 ماڵ زیاتر دەبیتن، هەتا ئێستا قوتابخانەیەکی لێ نییە. ئێستا کە زۆربەی ماڵەکان کەم دەرامەتیشن، توانای ئەویان نییە کە پاسی یان تەکسی لە بۆ منداڵەکانیان بگرە هەندێکیان لەوانەیە لەبە کەمی دارایی نەتوانن خوێندنیش بکەن. ینی منداڵ هەیە لێرە بێبەش؟ بەڵێ زۆریش نەگەر منداڵ هەبووە. بەڵێ بەڕاستی داواکارین کە خەممان لێ. باشە ئێوە پێم بڵێن خەڵکێکی زۆر خێرخواز هەیە، تاوەکو ئێستا خێرخوازێک ناتوە مەکتەبێک دروستکە. خێرخواز ئەوەی دەچیتن لە بۆ دەستا عەجل لە بۆ ناو بانگەکەیە لە بۆ ئەوەی لە بابێتن لێکانە مەکتەبە دروستکە بە هەزارە هەمونداری وە چۆی لێ دەخینی دەبتە دکتۆر دەبتە مەحامی دکتۆر هەموو شتێک، بەڵام ئەوە فکر لەوەی ناکەنەوە ئایا کە لە بۆ دوو منداری ئەوە لە مەکتەبە چنی زیک بکەنەوە. باشە یەکێک لە باوکەکان خوازەکان دەچن لە محەلە ڕاقیەکان مزگەوت دەکەن و شتێک دەکەن. هەرچەندە ئەمە کاری حکوومەتە، بەڵام دەکرێت خێرخوازێک بابێ لەو محەلە فەقیرەکان بیکەن. لە گەڕەکی تاجیلی نوێ کە ئێستا ئێمە لە بەشێکی ئەو گەڕەکەداین چەند پرۆژەیەکی خزمەتگوزاری حکوومەت لە ماوەی ڕابردوو کردوویەتی. یەک لە پرۆژەکان کارەبای ڕاکێشاوە، ئاوی خواردنەوەی ڕاکێشاوە، مەزراشی دروست کردووە، بەڵام خەڵکی ئەم گەڕەکە دەڵێن پرۆژەکان بەشێکیان جێگای دەستخۆشیە، بەڵام بەشێکی دیکەیان ماڵوێرانیە. ئەم مەزرایە لە باتی ئەوەی کێشە و گرفتی ئەو گەڕەکەیە چارەسەر بکات ئەگەر ڕووی هەندەسیەوە تەمەشا بکەیت وەکو خۆیان دەڵێن ئەم مەزرایە سەقەتە بە شێوەیەکی ناتەندروست دروست کراوە چونکە مستەوای مەزراکە لە ئاستی خانووەکان بەرزترە و زیانی بە زیاتر 200 خانی
گەیاندووە کێشەتان چیە بەڕاستیەوە وڵی زستانە ناقڕی مردینە زستانە ئاری وەڵام مەکتەبمان نییە و من دارمە دەبی لێ ڕەبە کۆسەر بستە دووسەرێ منداڵەکانتان هەمووی دەخوێنن وڵی من ناخێنن ناخوێن لە بە قوڕ قوڕا دەرکرد لە مەکتەبێ چەند منداڵ تێ وڵی من سێ کوڕمێ بەزێکم دەخینی شمەک شتشم هەموو لۆ کرێ دەرکرد لە مەکتەبێ دەرتینە ئارێ بەس لەبەرەوەی ئارێ قوتابخانە. وڵا دوورە و لە بە قوڕ قوڕاوی باشە ئێوە چیتان دەوێت پێم بڵێن ئێوە چیتان دەوێت دەمانی مەکتب مالوبی ینی مەکتب دەرەجەیەکیش لە مەکتب ینی دەڵێن ئێستا چیژم گەورە بەدرم نایە هەم بینێن بە پێ دەترسی نایۆلە دەترسیم دنیاکە یانی نما چی ماڵەوەتان ئەوانەی ناو- قوتابخانە. تەمەنی چەندە کچەکەن ئەو سار دەبتە شەش شەشی بنەڕەتی شەشی بدای ئەی ساش دەترسی لەو چۆلەوانێ دەترسیم درم نایە تۆش ئەو ترسەت هەیە دایە بەری تۆش ئەو ترسەت هەیە ئارێ وڵ ئەیم پار دەگۆ دووچیجە هەنانێرم بابیان دەگۆ لە سانەوینە لەوێ ڕابڕۆ لۆ دووسەرەی ینی کچەکان هەر قەدەغەیە بچنە چکە مەترسی لەسەر بەخۆی ڕۆیشتین پار لە بە مەکتەبێ کەوایە کێشەیەکی گەورەیە باران دەباری حەزت دێنی پێ دەری لەگە قڕچکاوی ئەوە ئەی دستاندا بێ دەری نابین هەتا گەرمان لەگە زیندەوەری وەزاتان چۆن بێ حسابە چی لێ لێرە چی لێ بۆقی لێە دوو پشتی لێ زیندەواری زۆرە هەر زۆرە. کەوایە ئێوە هەست بە خەریبیەک دەکەن کە لە گەڕەکەکی هەولێر بۆ گەڕەکەێک جیاوازیەکەیە ئەرێ وڵا چۆن ینی بۆ ئەدی باشە لو هەموو جێکشتلو دەکرێت ئەکوان هیچی لۆ نەکرا لە مێژەوەیە ئەرێ وڵەوە سێتا سار عالم لێرە ئێستا هەمن دای دەستە مەکتەبی هەموو بژێوە ژیانی ئەوەی نیە کۆستاری بگریتن کۆستەر ئێ دەبیت لۆ ئەو بەرێ کەواتە مەکتەبەکە کێشەی گەورە ئێوە ئەرێ وڵا ئەدی ئەو ڕێگەبانە بێزگە لە جادەکەی وڵا ڕێگەبانە کەشمان جادە کەشمان هیچ شتێکمان نییە لە دنیای یعنی خەرچە بەخیری لێ ئێرەش خەرکەی دەورەمەندی لێ نییە دەوا زیان بەمە بسوێتن زۆر باشە کەوایە تۆ دەڵێیتە وەزیری پەروەردە کە ئێستا جێی لە ئەرێ ئێرە وڵا ماجبە حالەمەی بسوێتن ئەم عالم قوتابخانەیەکتان بۆ بەری، ئەرێ بکاتەوە وەڵا. بەلای کەمی قوتابخانەی بنەڕەتی کە ئێستا منداڵێکی زۆر ئەرێ وڵا هەرمار و دوو مندار و سێ مندار دەستە مەکتەبی کاکە زۆر باشە ئێمە ئەمە ڕاستەوخۆ ئێستا بەرپرسان لە وەزارتی یعنی پەروەردە باز جیان بەمە بسوێتن یعنی گیان لە کچە ئێمە ڕۆمیان بۆ فەقیرەی دابێ خەرچ فەقیری لێ ئێرە کاکە پارەیەکی زۆرشی ناچنێ مەکتەبەیەک لەم ئێمە گەڕەکە نیە ناوەڵا زۆر باش هەموو جێگرێتی لە ئێرە لێ نییە یەکێک لە گرفتارە سەرچیەکان لە شاری هەولێر کە چەندین ساڵە ئەو گرفتە ماوەتەوە درێژێ هەیە گەڕەکی هەشتی حەسارۆکە هەروەها لە تەنیشت ئەویش گەڕکێکە کە پێی دەگوترێت بێرکۆت ئێمە لە ڕێک لەسەر زەویەکانی هەشتی حەسارۆکین کە خەڵکێکی زۆر پەیوەندیمان پێوە دەکات داوا دەکات بە دوواداچوونیان بۆ بکرێت لەوەی کە چەند جارێکە حکوومەت سۆزیان پێدەدات خزمەت گوزاریان بگەینێت خەڵکانێکان لێرە وەستاون زەویان هەیە لەسەر هەشتی حەسارۆک بابزانین کێشەکانیان چێ سڵاوت دەبێ سلااو لە تۆش بابزانام کێشە ئێوە چییە؟ وڵای کێشەی هەشتی حەسارۆک گەلک زۆرە لەبەروی 19 ساڵە دابش کرایە هەتا ئێستا هیچ خەدەماتێکی لۆ نەچووە هیچ خەدەماتێ تازە هەندی ڕسیفاتی ئەوی ڕسیف خەرکس لێ بکە ببێ ئاو ببێ کارەبا سەرباقیەوە ژیان با خەدەمات کامل بێ یان تەقسیم دوو ببتەوە باشە من لەوە تی لە بیرم دێ یعنی هەر باسی کێشە و گرفتی هەشتی حەسارۆکە گرفتی هەشتی حەسارۆک بەدەست حکوومەتە چەندی ڕێگە هەیە بەس بە پارەی ڕسومات و زەریبە دەتانی خەدەمات کامل بکاتە چەند ساڵەوە کێشە ئەوە 19 ساڵە 19 ساڵە دابش کرا هەتا ئێستا خەرەکەت پارچە زەوی هەیە لێرە 18 لەوانێ 17 پارچە زەوی بێ هەندێک ماڵ دەبینە ئەمە تازە ماڵە قوربەسەرن هیچ عیلاجیانی هاتی خانیا دروست کردیە لەبەروەی هیچ زیان نییە هیچ جیان کرێ ئەزمەی کرێ لە هەولێر هەیە خانی بەکرێ بەەوەش دەست ناکەی بە 400 هزار خەرک ناچارە بێتی ئێرە لەو تۆز و خۆرە دروست دەکات باشە پێم بڵێ ئەو نەبوونی خزمەت گوزاری وای کردووە نرخیدا بەزێ هەشتی حەسار بالفعل نەبوونی خزمەت گوزاری وی کردیە کە سعری کە دابەزی هەرچی چینی کە مۆزەفە 125 بەتر عردی لێرە کڕێت چەند ساڵە چاوەڕێ دەکا خزمەت گوزاری بێتێ و ڕێ پێ نادەن ڕێ پێ نادەن بکرێت یعنی ئەگەر تەقسیم دوو بکرێ باشتر دەبێت باشتر دەبێت بەڵام بەچی باشتر بێ ئەمە شەقام نییە ئاو نییە خەڵک چۆن دەتوانێت دەبێت حکوومەت خزمەت گوزاری ینی ئەولەویەت خزمەت گوزاری داواکارین لە سەرۆشی حکومەت ڕێزدار کاک مەسروور بارزانی کە ئاوڕێک لە
ئەو خەڵکی ئێرە بداتەوە زۆربەی چینی فەقیر و هەژارە عەردی ئێوە زەویتان هەیە لێرە؟ من وەکو کڕین و فرۆشتن لێرە لە ئاگدارم خەڵکانی فەقیر ئەوانەی کە دوو دەفتەریان هەیە عەردیان لێرە کڕیا هەژار لێرە بەڵێ هەمووی دوو دەفتەری عەردەکان هێرە نیو قەتعە دوو دەفتەرە و هایتی و سەنەدەکانیش بە ناوی دوو کەسە هەمووش ڕسومات و شتی لێ وەردەگیرێ هەر کەسە بەس ناکرێتە زۆر زۆر مامۆستارکت کێشەوە لەم ڕۆژە گەرمە هاتووی کێشەتان چییە؟ راجان سەرەتا زۆر بەخێربێن ماڵتان ئاوابی کە دەتوانێت ماڵی خەڵک ئاوا بکەن کێشەی بێرکۆتی نوێ گەڕەکی بێرکۆتینی هەمان کێشەی خەڵکی هەشتی عسارۆکانە هەشتی عسارۆکانیش نزیک خاچی بێرکۆتی نوێیە لە مێژەوە ئەو گەڕەکە دەناڵێنی لە بێخزمەتی هیچ کەسێک ئاوڕێ ناتەوە براجان ئەو مزگەوتەکەمەیە کە ئیمام خەتیبی ئەو مزگەوتێمە تاقە بیرە کە ساحێ مزگەوت لێیدایە بەشی ئەو خەڵکەیرە ناکاتن ئەو خەڵکەش ئێستا کە لاشتی ئاوی هەیە بەڵێ بێ ئاوی زۆر زۆریشەیە ئێستا ئەو بە ڕێزانەکە خاینە دروست بکەن ئاو لە شێ لۆیان بێتن ئەوە لێک لە خاڵەکان خاڵی دووەم هەیتمان نیتمان لۆ ئەو گەڕەکەولۆ هەشتی حەسارەکەن تاقە مەکتب کە ئەو مەکتەبەیە کە ئەویش بە کابیدان دروستکرایە هەمان مەکتب ئەو مەکتەبێت تاو کەستا ئێستا تەواو نەکرایە ینی ئەم مەکتەبە هەر چەندە کاتیە نەبەرگەی سەرما دەگرێت نەبەرگەی سەرما نەبەرگەی گەرمان نەجێگای قوتابیش دەبتەوە نەبوونی باشتر نەبوونی باشترە دەساوی حکومت خۆش بیتن بەڵام مادە بینایشی ڕسمی هەبی کاکە ئەوە دەوڵەمەندەیە ئەوە حکوومەتەیە ساڵ هەیە کە دەگاتە هامین لۆ هێت 50 بە دوو پشک بکوژین ئەو ماڵەکەی منە بڵێ دوای شتێکی کەش کاکەجیان فەرمە ئەو زبروزاری ئێرە نزیک مزگەوت و هەش ساڵە ئەو مزگەوتە ڕێگایەک نیە خەڵک بە ئاسان بێن مزگەوتەکە نوێژ بکاتن دوای کە جێژدەی قوربانیش دیێمە تووشی دەردەستەریشکە دەبین ئەو خەڵکە پاشەڕۆی مەڕ و ماڵاتی خۆی قوربانی تێرە فڕەتدا و باشە هەموو پایەوە چیە هەموو زبرە مامۆستاجیەوە چیە متابعەنیە مراقبەنیە ئەوڕۆ هەر کەسە و کەسێکی لە پشتە ئێسکاڵە ناکەن سکاڵە کرایە کاکە دەوی کراوی خۆمان گرتو بانی باتم براجان چۆن وای شەکە گەیشتەوە مەرحەلەی لە بەرچی کاکەجان ئەمن شەکە ڕەفع دەکەم دەگاتە کەسێکی دیکە ئەو کەسە مەشی دەکا بە ئیشەشی دیکە ئەو زبرانە ئەو زبروزارە زبروزاری هەیە قانقازی هەیە یە خەڵکی ومەتیقینە شەوان دیلی ڕوو دەکرێت بێزگەل کە زبروزاری ڕوو دەکەی کاچی کابرا هەیە کێبڵ دەکڕی لێرە دەیسوتێنی دوادی فرۆشتە خەڵکە و قازانجی خۆی ئەنی پێمان خۆشە لە ڕێگەی بەرنامی بەڕێستانەوە لە ڕێگە بەڕێستانەوە حکومت ئەو ڕێک لەو گەڕەکە بداتەوە ئەو خەڵکە بێ ئاوە ئەو خەڵکە بێژیانە ئەو خەڵکە بێ ڕێگایە کەوایە ژیان نەبێ ئاردەکەتان دەفرۆشن ئەو جا خۆی تشتەشکە شەیە کاکامەران ئەمە ئاوارەی مەخمورینە ئاوارەی مەغموری بەخوای بە هەموو عائیلەمان ئاردەکمان کردیە ئەویش یەک دەفتەرمان زەرەرە ئێستا هەموو ڕۆژێ ئەمە سەردانی ئێرە دەکەین لەگە منداران ئایلۆ بێ خوایە بیکەینە خانی هەیکە لە چینە دروستکەن چینە ناوێ هیچ ناکری ناوەڵە هیچ نەکرای هیچیش ناکەن چەند دەبێەوە وەسەدەوە واللهی ئەو ئەمن لەوەتیش لە پارەوە ئەمە کریتمان چاوەڕێ دەکەی ڕۆژانەفرەی لێدا ئەرێ وەڵی ڕۆژانە ئەمە سەردانی ئێرکوانە دەکەین خوایە ئاو بێ کارەبا بێ وچ ئەو عالەمەی دوو غرفە و هەیوانەیان قاتەچی لێ بکەین ئەویش هیچ تۆ خەڵکی ئەم گەڕەکەی منیش وەکو هاوڵاتێکی دانیشتوی بێرکۆتی نوێ بەڵام ئێمەش بە ئاگری هەشتی عسارۆکانەوە سوتاوین تقریبان چەندین ساڵە ئەم هەشتی عسارۆکانە تەوزێ کراوە خەڵک کڕیوێتی ئەو قەدانە بەڵام ئێستاش لەگەدابی خزمەت گوزاری بۆ نهاتووە فترەیەک لەمە پێش تقریبان 2 مانگێک دەبێت ئەو باریک و باریکاویە ئەو هادەڕوە ئەوەندەی خزمەت گوزاری بۆ هاتووە ئەویش بەبێ ئەو پرۆژەیە بەبێ درراوە ئەو پرۆژەی ئاو نەدراوە هەروەڵ لێرەیە من ماڵم لێرەیە ڕۆژانە هاتووشۆی مزگەوت دەکەم ئاو نەدراوە ئەو پرۆژەیە وەروە مەزراشی بۆ نەکراوە مەکتەبمان ئەو مەکتەبە ئێستا دەیبینی ئەو کابینانە ئێستا ئەو کابینە بەڵام بەکابینە هەیە بەڵێ منداڵەکانمان بێبەژنین الحەمدلله بەڵام دەبی لەو قوڕی بدەن بپەڕنەوە دستانان بە تایبەتی زێرابێکی زۆر ئاوێکی زۆری هەشتی عسارۆکان دێتەوە ئێرکوانە گۆمێکی گەورە خۆزیان ئێستا دستان بایەتان دیبە ینی زۆر جاربێ بە سیارە منداڵمان پەڕاندێتەوە داڵتان بە قوڕ بە پێی قوڕ دەچێتەوە ینی جادە نییە چەندە لێرە دەژینەوە ئێمە 2 ساڵە تقریبا 2 ساڵە کەوایە زۆر نییە 2 ساڵەیەوە لە ناو قوڕ لێ ڕاهاتوو وڵی ناخۆشە بەست بکەین دەسەڵاتان تۆ وەکو کەسێکە لە هەشتی حەسارۆک زەویت هەیە یانی چی دەڵی تۆ کاکامەران خەڵکێکی زۆر زیاتر لە 16,000 پارچە زەویە فەرمانبەری تایە چینی هەژاری تایە کرێتی تایە حکوومەت لە جێگەی ئەوەی خزمەت گوزاری بگەینێ بەم کەرتە ڕاستا ڕێگریەکی تری کرد دابەشدووشی ڕاگرت یعنی خەڵکێکی زۆر زیاتر لە 4,000 پارچە زەوی لە هەشتی حەسارۆک دابەشدووە لە 11/11/2018 وەزیری پێشووی شارەوانی ئەو بڕیارەی ڕاگرت خەڵکێکی زۆر ئێستاش کرێتیە و فەرمانبەری حکوومەتیشە
خزمەت گوزاری ناتوە هیچ شتێکی نییە ناتوە هەنێک کۆمەڵێک ڕاستیان کرۆ بەبێ ئاو بەبێ کارەبە بگرە هەر ئەوەی کردوشان لە پێشودا گوتی خزمەت گوزاری دەکەین خزمەت گوزارێکەکە داوا لەو کەناڵی یەنگۆ دەکەین بە هەموو شوێنەکان ڕابگەێنێ خەرکێکی فەقیری زۆر لێرە قەت حەعاردی کڕیوە یعنی قەت حەکان هەمووی دەرێ دەبێت 250 متر بکرێتە خانی و بینا ئەوە لە توانای کەس نییە بەڵێ عردەکەی بە 4 دەفتەر و قسوورە ئاوی نییە کارەبای نییە هیچی نییە کابرا ئەنجار ناشێت زەرەری کردووە بەڵێ کابرا ناهێرێ بیکاتە تەقسیم دووش درستی بکات کەوا کێشەی گەورەی ئەو گەڕەکە بەڵێ کێشەی گەورەی تەقسیم دووەدەر لەوەی بڕاست ئەو کارەباتانە لە هاشتەکان نەخێر هیچی نییە نەخێر هیچی بۆ هیچی بۆ نات جادەکراوە بەبێ مەزرا بەبێ ئاو واروا ڕسیفەکەش ئاو نەدرا کێشەیەکی دیکەی گەڕەکی هەولێر هەیە کە پێی دەگوترێت گەڕەکی تیماری هەزاریەکان چەند خانوویەکی لێکراوە بەڵام بەشێک لەو کەسانەی کە لێرە ئاردیان هەیە و بەشێکی دیکەش کڕین و فرۆشتن بە ئاردەکان دەکەن و بەشێکیش دەیەوێت خانی لێ دروستکە لەسەر زەویەکەیان دەڵێن کێشەیەکی گەورەمان هەیە شارەوانی 5 بەبێ ئەوەی بزانی کە ئێمە خانووی لێ دروست دەکەین پاشماوەی بەشێک لە خانوەکان دەهێنێ لەسەر زەویەکانی ئێمە ڕوو دەکات سڵاوتان لێبێت پێم بڵێن ئەمە چییە و هەمووز بڵێ لێتوانەیە کاکامەران سەرتا بەخێراتنتان دەکەم کامەران ئێرانە 1240 قەدعەیە ڕێپێدانی لە شارەوانی دەرچووە لە سەرۆکاتی شارەوانی کاک سامان محەممەد هاوکاری کردین کە ڕێپێدانی لۆ دەرچی ینی خانی دەست پێ بکەن بە دروستکرد بە دروستکردن خۆشم خانوم دروست کردیە ڕۆژانە بەلانی کەم 56 قەلاب زبر دێتن لێرانە ڕووی دەکاتن خۆشتان ئاگدارن لە نزیکەوە ئێرە چیە کاکەوە ئێرە چیەوە ئێرە بۆ زبرە ڕوو دەکرێتەوە چێ مەوڵاهی نازانم کاکەوە ئاتی لۆرێک دێرز بەکە ڕوودەکە و دەڕوا ئێرە شوێنی پاشماوەی خانوم بەرەیە باڵێ تماشاکەم خانوم ینی بۆ خۆی لە ئەسڵداوە ملکی خەڵکیان شوێنی مەڵکی خۆمان هەم بەنا خۆمانە کڕیمانە بۆ خانوو کڕیمانە بکەین بە خانوو ینی ئارتان لێ باڵە هەموو عزمە لێرە بکەین بە خانوو ئێستا ناتوان بکەین بە خانوو بڵێ دەکەنەوە ناتوان نازان بۆ بادۆ بەکار نایە ناوەڵە ینی گەلک زۆرە تەماشای کە کاکە بەرەن ینی حسابی 10,000 گەڵاب شتێ پەڕیوە ئەو بەڕاستە ینی ئێستا ئەو بۆ باد لۆش بەکار نایە ناوەڵە تەماشای کامی بلوکەوە بۆ بادۆ چۆنەوە کاکامەرانەوە پاشماوەیە ئێوە داوەتان کردەوە پاشماوە لێ ناوەڵ ئەمەدامەکە بە زەمان ڕاستی بە خۆمان ڕێگربان لە قەڵابەکان کردیە ئەوان عنی زۆر بێمت لەگەمەواندا باشە پێم بڵێ کێشەیەکی یەکجار وا گەورە معقولە ئێوە سەردانی شارەوانی نەکەن نەڵێن ئەرە جەنابی سەرۆکی شارەوانی چۆن دەکرێت زەویە کە بۆ دروستکردنە تۆ بیکەیتە پاشماوە ئەمە ڕاست سەدامان کردینە بخۆم چمە لایەندا بەس ئەوان دەساتی مەدانی ویاندا چۆن وڵای پێم ڕاستی من پێمان گوتی کاکە قەلابان بخوا لەمان تەسویر کردین بە ڤیدیۆ بە ڕسم بەمان ڕان کردینە بەس ئەو حەز دەکەن کاکەمان ئەو قەلابان هەموو دەستکاری ژمانیان کردیە باشەوە چەند دوورە لە سنتەریشەوە ئێستا ئەو زەویانە کە پاشماوەی لێ ڕووکراوە ئەو شوێنی نیشتەجێیە بەس معقولەوە جادەی ڕئیسی و هەڵا ینی گەڕەکێک لە هەولێر پاشماوەی تێدا ڕوو گوتشتشکە هەیە زادەی ڕئیسیەت زادەی کەرکوچی پێ دەرێن هەژدە محافەزەی لەسەر هەژدەیە پازەی لەسەر سیمای شارەکەشی ناشرین کردیەوە ئەوەی کە ئێستا ئێوە دەتانەوێ سەردانی وەک خۆتان دەڵێن سەردانی سەرۆکی شارەوانیتان سەرۆکی کاک بەشدارمان کردێ شارەوانی سەردانتان کردووە سەردان ئێستا ئێوە دەتانەوێت بۆ خۆشیاگە ئێوە دەتانەوێ لە ڕێگای ئێمەوە کوردستان 24 پەیامتان بگەینین بە وەزیری شارەوانی کە حدێک بۆ کێشێ ئەمە پەیاممە دەگەینین با وەزیری شارەوانی مۆزەفەکی خۆی بنێر تێرکانە بزانم دەتوانین سعات لە بە ئەو بۆنی زبر و هەر خانیە هەر شتێک بینەیەک لە هەولێرە تێک دەبێ لە سەر مولکی سەکەنی لێرکانەی خەڵکی فەقیر ڕووکاتن ئەمە دایرەی ماڵ لێرە بەڵێ ماڵ ئەو ماڵی من ماڵی تۆیەوە ئەوە ماڵمەوە دایرەی بۆنە چی و بۆنە هەرچی دێ ڕوو دەگە کەس نییە بۆنی چیەوە بۆنی قەسابخانەی هەموو شتەکە لێرە فرێدەن ئەمە دایرەی کولێ زراعەیە سەر بە بەرهەمی کولێ زراع کۆلێژی گشتکاڵە یعنی ئەوە دایرەکە خاصە بۆ شوێنی ئێرە گونجاو نییە بۆ پاشماوەی ناوەڵڵە
من ئێستا بە خۆشم عردشم هەیە لێرە دەتانەوێت وەزیر بەهاناتان بەڵێ بێگومان یعنی بۆنێکی زۆر دەیزعاجکردنەوە ماڵەتەوە شاوت سەر بەبرم تەڵەبە دێتە ئێرە دەرس فێر دەبێ هیچ. بە دوادا چونمان کردووە لە چەند گەڕەکێک لە شاری هەولێر تاوەکو ئێستا خزمەت گوزاری وەک پێویست بەو ناوچانە نەگەیشتووە لەوانە تاجیلی نوێ هەشتی حەسارۆک و چەند شوێنێکی دیکە بە نیازی چینێەوە. ئێستا ئەو گەڕەکانە ئەوەی کە مەزموعە گەڕەکە کرد باز کردێک لەوانە هەشتی حەسارۆک تامان گەڕەکەی کۆنا لە مێژە ئەو زەویانە دابش کراوە بۆ هەوڵاتیان بەڵام خزمەت گوزاری وەک پێویست نەگەیشتێ. ئێمە تەعاان هەوڵمانداچن فترێک لەوەی پێش کە خزمەت گوزاری پێشکەش بکەین بەڵام لەبەر زروفی دارایی پێشتر بەڕاستی نەتواندا هیچ شتیان بۆ بکەین. بەڵام ئێستامە پار لە ساڵی 2009 لە بیدایەتی ئێمە بەرنمەکماندانا کە چەند شەقامێکی سەرەکی لۆیان دروست بکەین بە ئیمکانیاتی داهاتی شارەوانی. ئێستا ئەمە چەند کەشف و چەند دەرخستەیەکمان بۆ دروستکردیا بۆ ئەنجامدانی ئەم کارە. کەی دەست پێ دەکەن تۆ خۆت باست لە هەشتی حەسارۆک باشە هەشتی حەسارۆک چەند جارێکە بەرپرسان لە وەزارەتی شارەوانی دەڵێن بەم نزیکانە پرۆژە خزمەت گوزاریەکان دەست پێ دەکە ئەوان دەڵێن زیاتر لە 15 ساڵە ئێمە ئەو زەویانەمان وەرگرتووە چەندین کڕین و فرۆشتن ڕوسوماتمان لێوەرگیراوە ئیتر حکوومەت تاکەی. ئێستا ئەوە دەرخستەی بۆ دروست کرایە بە تایبەتی شەقامە سەرچەکان. ئێستا ئەمە ئەو داهاتەی خۆمان مقارنە پێ دەکەین لەگەر ئەو دەرخستانەی وان ئەگەر نەتوانین هەمووی بە یەک جاریش بکەین لەوانەیە بە مەراحل دەکەین یان شەقامەکان تەجزیە دەکەین پارچە پارچە مەسەن ئەو شەقامە بای ئەوەی پارەمان هەیە شەقامەک دەکەین شەقامەکەی تر کە پارەمان هاتوکە ئەو داهاتە مەنگانە بۆمان دێتن بە یەک زار نییە هەتاتو ئەو پرۆژانە بە یەکجار بکەیت بە پێی ئەو دەرخستانە و ئەو مانگانەیە کە هەمانە ئێمە پرۆژەکان جێبەجێ باشە پرۆژەی هەشتی حەسارۆ لە ماوەی نزیکی داهاتوودا دەست پێ بە پێی توانە و ئیمکانیەتی شارەوە سەرەتا لە شەقامە سەرچیەکانەوە سەرەتا لە شەقامە سەرچیەکانی بیزمەتریان سیمەتری باشە سەبارەت بە تعجیلی نوێ ئێوە ینی ئەو گەڕەکە قەرەبوو بووە خەڵکێک لە بەرامبەر حکوومەت ئەمە دوو تعجیلی نوێمان هەیە ئەمە تعجیلەمان هەیە کە بۆ کرێت نشینەکان دانرابوو تعجیلیش کە لە بۆ جێگای سریش هەیە لە بۆ خاوەن زەویەکاندان خاوەن مولکەکان دانرابوون. بەڕاستی ئەوانش هەردوو گەڕەکی نوێنە بەڵام ئەمە وەک پێم گوتی بە پێی ئەو ئیمکانیاتەی کە خۆمان هەمانە چونکە خەیراین دارایی بوو ئەو داهاتەی مەش ئەو هەموو تەختەی ئەو شتانە ناکاتن بە یەکجار بەڵام بۆ داهاتوو ئێستا ئەمە ئەو بەرنامەی حکوومەتی نوێ کە بەرنمەیەکی گشتی هەیە بۆ ماوەی سار ئێستا ئەمە هەموو ئەو شتانیان بۆ حاضر دەکەین ئەو گەڕەکانەی کە هەیە ئێستا دەیەخینە ناو بەرنامەی 4 ساڵی داهاتووی حکوومەتی هەرێ. باشە گوتت کابینەی ئێستای حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژەی هەیە بۆ ئەم 4 ساڵە پرۆژەکان لە تەواوی گەڕەکەکانی هەولێر ینی چارەسەریان هێڵە گشتیەکانی بەرنامەی کاری کابینەی نوێنی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر باشە ئەوە هاتۆخوارێ ئێمە ئێستا ئەوەی وردەکەینەوە بۆ پرۆژەکان هەر پرۆژەیەک و هەر ئەوەک بیت تەوەرەك بیتن جێگای دەکەینەوە لەو کارنامەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ 4 ساڵی داهات. باش حکوومەت پرۆژە هەیە بۆ 4 ساڵی داهاتوو. باشە جەنابی جێگری سەرۆکی شارەوانی پێمان بڵێ هەندێک جار هاوڵاتی گلەیی دەکات دەڵێ سەرۆکایەتی شارەوانی هەولێر یاخود هەر تەنانەت ینی لە شارێک بۆ شارێکی دیکە جیاوازی دەکرێت لە گەڕەکەکان ینی چۆن دڵنیایی دەدەیت لە گەڕەکێک لە شاری هەولێر لەسەر حسابی گەڕەکێکی دیکە خزمەت گوزاری. من بۆ تاکید دەکەمەوە هیچ جیاوازێک نیە لەبەری هیچ گەڕەکەچی چونکە هەمووی لە بۆما یەک شارە و ئەولەویەت هەیە ئەو جێگایە کە پێشتر کۆنترا
هیچ معقول نییە من یەک گەڕەکەی ئهمال بکەم هەشتی ئاسارۆ برێن چەند ساڵە هەشت ساڵە گەڕەکەشی تازە دروست بووە پێشوی بێخم لێ ئەمن ئەو بەرنمەیە کاردا دەنێن بە پێی ئەولێویەتی ئەو گەڕەکانەی کە قدیمترە لەوانەی کە ئێستا دروست بووە بە پێی ئەو کارنامەیە و بە پێی ئەو مەبلەغەیە کە هەمان باشە کاک عەبدوڕەحمان لە ڕێگای کەرکووک لە گەڕەکێکی تازە کە زەوی دابەش کراوە نزیکەی 1200 پارچە زەویە لە تیمار بەڵام لەوێ بۆتە شوێنی پاشماوەی خانووی تێکدرا و پاشماوەی تر ئەوان دەڵێن هاوڵاتیان دەڵێن سەردانی شارەوانی پێنجمان کردو بەڵام هیچمان بۆ ناکات ئەو پاشماوانش لەسەر زەویەکانمان ڕوو دەکرێت فرێدانی پاشماوە ئێمە تیمی خۆمان هەیە لە هەر شارەوانیەک شش شارەوانیمان هەیە لە هەر شارەوانیەک لیژنەی بە دوواداچوونمان هەیە لە هەر جێگایەک هەر خەڵکێک ئەگەر هات و پاشماوەی فڕەدا یەکسەریان ئەو سیارەیە ئەو کەسە ژمارەکەی دەنووسین و ڕەوانەی مرور دەکەین بۆەوەی حزی لەسەر سیارەکەی بیتن ناتانی هیچ بکاتن تا ئەو پاشماوەی فڕەنەدا یان حەجەکە هەر ناگرین هەتا ئیجرعاتەکەن. سەرۆکایەتی شارەوانی هەولێر دەڵێت کابینەی ئێستای حکوومەتی هەرێمی کوردستان بۆ 4 ساڵی داهاتوو پرۆژەی جۆر بە جۆری هەیە بۆ تەواوی گەڕەکەکان. دەڵێت لە ڕابردوودا ئەگەر قەیران هەبوو بێت بەڵام ئێستا بەپێی ئیمکانێتی خۆمان هەر گەڕەکێک کە لە ڕابردوودا خزمەتگوزاری پێشکەش نەکرابێت بەپێی ئیمکانیت خزمەتگوزاریان پێشکەش دەکەین. هاوڵاتیانی شاری هەولێر و هەرێمی کوردستان دڵنیا دەکەنەوە کە ئەوان کەم تەرخەمی ناکەن لە پێگەیاندنی خزمەتگوزاریەکان و لە نزیکەوە ئاگاداری کێشە و گرفتەکانی ئەوان دەبن. لە داهاتووشدا ڕاستی و هەوڵ و هیممەتی ئەوان دەردەکەوێت. تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەست.